هەی نازام ئەتوو کامە مێنی ڕێکنەرەت هەیە یان ئەگەر لە مێنی ڕێکنەرەی تو ئەو کناپە هەبییان نا، بەڵام مێنی ڕێکنەرەی ئایپادم هەیە من لێرە ئەو کناپانە هەیە، بۆ وێنە ژمارەکەی دەنووسم 6561 پاشان ئەو کناپەی ئێرە ڕوتن ئەوها کە نووسراهەیە ئی، پاشان چونکە ڕوتەکە ئی هەشتی بوو ئەوجا لیکەمێ ژمارەکە دەکاتە 3. ئەگەر ئەتوو ئەو کناپەت نەبی چ دەکەی 656 دەنووسی، دوایە ئوپۆیتیل ئەو ئوپۆیتیلەی دروست دەکەی نەک 2 و 3 ئەوە کە نووسراهەیە ئی بزانە ئیتو چ نووسرایە، ئەوجا چونکە ئەتوو ڕوتی هەشتە ئوپۆی دەکەی 1/8 هەموو جارێ ئەگەر 3 بوو 1/3، 4 بوو 1/4، 5 بوو 1/5 ئەوها هەتا بنووسی 1/8 پەرانتێسەکی دەنووسی، یەکەکی دەنووسی دێلەمێ قوتە دیسان پەرانتێز ئەوجا لیکەمێ ترێ کەواتە بەو جۆرەش دەکەی.